بەناوی خوای بەخشندەی میرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست. خۆم با خۆشحاڵەزانم لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ژێرخان پێتان دەگەمەوە بۆ گفتوگۆکردن لەسەر بنەماکانی ئابووری بەهێز. هەڵبەتە ئابووری بەهێز بێگومان کۆمەڵێ ڕەهەندی لە پشتەوەیە بۆی کە ئابووریەکی بەهێز لە ناو هەر وڵات و دامەزراوەیەکی حکوومەتە بەگەڕ بخرێ. ئەو ڕێگەیانە، ئەو فاکتەرانە، ئەو دەرچانی کە حکوومەت ئەیدۆزێتەوە بۆەوەی کە ئابووریەکی بەهێز بۆ دەوڵەتەکە بنیاد بنێت. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەهرام بەڕێز بەهرام ئەحمەد، ماستەر لە ئابووری ئیسلامی لە سودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵماندا دەبێت. ماسا بەهرام، سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵەوەی کە بەڕێزیشت ئەمڕۆ تووشی ڕووداوی هاتوچۆ هاتی، بەڵام هەر ئامادە بووی بەشداری بەرنامەکەم بکەی. زۆر سپاس دەکەم بە هیوای سەلامەتی ئاخر بەڵام مسیبەتیش بێ بەسەرتانە بێت. ماسا، سەرەتای پرسیارەکەم بۆ دەست پێکەم، ئایا ئابووری هەر وڵاتێک بۆی ئابووریەکی بەهێزی هەبێت ئەبێت پلانی چی بێت؟ زۆر سپاس کاک سالار، سپاس بۆ لێپرسینت، سڵاو ڕێز بۆ بینەرانی خۆشەویست. طبعا ئومنیەتی هەر وڵاتێکەوەیە کە ئابووریەکی بەهێزی هەبی. ئابووری بەهێز دەتوانین بڵێن یەکەمین خاڵ لەوە سەرچاواگرێت کە تعدودی ئیرادات هەبێ، واتە سەرچاوی داهات لەم وڵاتە زۆر بێ. تا سەرچاوی داهات زۆر بێ، ئەوەندە احتیمالی بەهێزبوونی ئابووری وڵاتەکە بەردەستە دەبێت و تا ئەوەیشی کە وڵات یان دەوڵات حکوومەت زیاتر احتیمام بدات یان احتیمادی خۆی بکاتە سەر تاکە داهاتێک، تاکە مەصدەرێک بۆ پەیداکردنی داهات و قەتیسکردنی هەموو هەوڵەکانی خۆی تەنها لەسەر سەرچاوەیەک، ئەوە بە دەرەنجام بەوە دەشکێتەوە کە ئابووریەکی بەهێزی هەبێت و بەعکسەکەشی هەروە وا دەگەینێت کە ئابووریەکی بەهێزی هەبێت. واتە تعدودی ئیرادات لە هەر دەوڵەتێک وا دەکات کە ئەم دەوڵەتە، ئەم حکوومەتە ئابووریەکی بەهێز بنیاد بنێت بە مەشق خۆشگوزەرانی و ڕەفاهیەت بۆ تێکڕای ئەو مجتەمەعی کە خۆی حکوومەتایەتی دەکا بەرجەستە بکات. زۆر باشە. ئەوترێت کە هەمە چەشنەی کەرتەکان وا دەکات کە ئابووریەکی بەهێز لە ناو هەر دەوڵەتێکدا دروست ببێت. بوونی چەند کەرتێک چۆن حکوومەت ئاڕاستەیان بکات، ئەو ڕەهەندانی کە لە فرەکەرتیە حکوومەت بگرێتە ئەستۆی خۆی، ئایا یاخود لە ڕێگەی کەرتی تایبەتەوە فرەکەرتی بۆی ئابووریەکەی بەهێز کات باشترە یاخود لەژێر دەسەڵاتی حکوومەت دابێت؟ بەڵێ دەکرێت بڵین فرە سەرچاوە. اینجا و سەرچاوانە چ کەرتی تایبەت بن، چ کەرتی گشتی بن. گرنگە وەیە حکوومەت تەنها پەیوەست نەبێ بە تاکە سەرچاوەیەک بۆ پەیداکردنی داهات. اینجا ئەوە گەڕێتەوە سەر ئەو دەوڵەتەوە ئەو حکوومەتە. بەنمونە ئەگەر زیاتر لەگەڵ واقعی ئێستای هەرێمی کوردستانی یان عێراق بیگونجینین یان بڕواردێکی بکەین لەگەڵ وڵاتانی دەرەوە، بەنمونە باسی مالیزیا، ئەگەر باسی مالیزیا بکەین، مالیزیا خۆی لە ساڵی 57 پلانێکی ڕاگەیان. پلانەکە بە 3 قۆناغ دەستی پێکرد. لە 57 قۆناغی یەکەمی دەست پێکرد تا 69 لە ساڵی هەفتاوە دیسا قۆناغی دووەمی ڕاگەیان بۆ هەتا ساڵی 90. لە فترەی یەکەم جۆرە پلانێکی دانا، لە فترەی دووەم جۆرە پلانێکی تری دانا. فترەی دووەم کە مەبەستمە باسی بکەم کە زیاتر پەیوەندی بە وەڵامی جەنابتەوە هەیە، زیاتر هەوڵیدا ئەو شتانەی سەر بە کەرتی گشتیەوەن بیداتە کەرتی تایبەت تا بتوانێت دواتر حسەیەکی خۆی لەناو ئەم کەرتانە بهێڵیتەوە و باشتر پرۆسەکە بڕێوە بچێت. بەتاکید تا کەرتی گشتی بە شێوەیەکی شەفاف بەشدار بێت لە بەڕێوەبردننی ئابووری وڵات، پێم وایە زیاتر وڵات بەرەو پێشەچێ، بەڵام بە مەرجێک یعنی ئەوەی کە هەیە بەڕاستی یعنی شەفافیت هەبێ لە مەوزوعەکان، شەفافیت هەبێ لەو پرۆژانی کە دەدرێتە کەرتی تایبەت، شەفافیت هەبێ لە بەڕێوەبردننی خودی پرۆژەکان هەرچەندە حکوومەت خۆشی بەڕێوە بە، چونکە دوجار بە نەتیجە چ کەرتی تایبەت بێت چ کەرتی
گشتی بێ ئەگەر شەفافیت نەبوو لە پرۆژەکان بە نەتیجە ئەوە دەشکێتەوە کە دەشکێتەوە واتە حکوومەت قازانج ناکە حکوومەت ناتوانێت بگاتە ئەو مەبەستەی کە هەیەی ناتوانێت ئەوە بەرجەستە بکە کە دەیەوێت بۆیە ئەوەی کە گرنگە ئەوەیە پلانەکە چۆن دادەندرێت پلانەکە چونکە بەپێی حکوومەتەکان دەگۆڕێ بەپێی وڵاتەکان دەگۆڕێ بەڵام ئەوەی کە هەیە و لەسەر شکلی گشتی دەتوانین بڵێن بە ئەکیدی ئەگەر فرە سەرچاوی هەبێت لەوەی بە تەنها پشت بە سەرچاوی با بڵین کەرتی گشتی نەبەسترێت یان پشت بە سەرچاوی کەرتی تایبەت نەبەسترێت بەڵام لە دنیای سەرمایه‌داری زیاتر ئەوەیە وڵاتانی کە پێشکەوتون لە واقعدا و لە واقع اقتصادیدا ئەوەیە کە زیاتر پشتیان بە فرە سەرچاوی بەستووە لە نێو دوو کەوانەدا لە نێو کەرتی تایبەتدا. زۆر باشە مۆسا بەهرام ئەو شکڵەی لە هەرێم پیادە دەکرێت ئەگەر خوێندنەوەیکی واقعی اقتصادی بۆ بکرێت چۆن شوناسی دەکەی بەڕێزت؟ مەبەست ئەگەر ڕوونتر یانی شەگەر مەبەستەوە بێ ئەوەی کە ئێستا دەگوزارێت لە واقعی هەرێمی کوردستان بەڕاستی هەر تاکێک کە تۆ لێی بپرسی ئێستا زۆر بە ئاسانی دەتوانێت سەرچاوەکانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان دەستنیشان بکە هیچ پەیوەندی بەوەی نییە تۆ لە زمامۆستایکی زانکۆ یان لە پسپۆڕێکی تایبەت بیپرسی لە هاوڵاتیەکی زۆر سادەی سەر شەقام بپرسی دەزانی و بۆت بژمێرێت کە سەرچاوەکانی داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان لە 3 خاڵ قەتیز بکاتەوە ویش بریتە لەو بڕەنەوتی کە دەستیەکەی بۆ خۆی دەیفرۆشی وەلەو میزانیە کەمەی کە لەلایەن حکوومەتی عراقیەوە بۆی دابی نەکرێ ولا لە خاڵی سێمیش لەو داهاتە کەمەی کە لە ناوخۆوە بەدەستیەگا بۆیە یعنی دەتوانین بڵێن فرە سەرچاوی لە داهاتی هەرێمی کوردستان نییە بۆ یەش یعنی خۆی لە اقتصادا دوو شتمان هەیە یەکەمیان دەخلی قومی دووەمیان ئینفاق ئەگەر بە هیچ شێوەیەک ناکرێ ئینفاق زیاتر بێ لە دەخل ئەوەی کە ئێستا حاڵی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان بەپێی ئەو داتا ڕسمیانەی کە بڵاوەکرێنەوە بە هیچ شێوەیەک ئەو دەخلی کە هەیەی ینی یەکتان ناکرێت یان یەکسان ناکرێت بەو ئینفاقی کە خۆی پێویستی پێ واتە خەرجەکانی زۆر زیاترن لەوەی لەو داهاتی کە بەدەستی دێ ئەوەش شکستەکەی بۆ ئەگەڕێتەوە کە ئێمە زۆر سەرچاوی باشمان هەیە لە هەرێمی کوردستان کە دەتوانین بیکەینە سەرچاوی داهات بۆ هەرێم بۆ حکوومەتی هەرێم و دوجار ڕەفاهیەت و ژیانێکی خۆش بۆ تێکڕای خەڵکی کوردستان فەراهەم بێنین بەڵام ئەو سەرچاوانە وەکو پێویست کاریان لەسەر نەکراوەوەی بن بە سەرچاوی داهات چونکە شتێکی ڕوون و ئاشکرایە کە وڵاتانی لە دنیا هەن هەمویان پشتیان بە نەوت نەبەستووە هەمویان پشتیان بە سەرواتی نەوتی و مشتەقاتەکانی نەبەستەوە بۆ ئەوەی حکوومەتەکانی خۆیان کو دەڵێ لەسەری بڕۆن و ئابووری وڵاتیان بەردەستە بکەن بەعکسەوە زۆر وڵاتمان هەیە لە ڕووی سیاحەوە دەیتوانیوێتی تەنها بە سیاحە وڵاتی خۆی بەرەو پێش لەوانە مەسەلەن تورکیا لەوانە تونس یان زۆر وڵاتی ترمان هەیە بەڵێ مەبەستی من لە پرسیارەکە بە دیاریکراوی مەبەسمەوە بوو حکوومەت چ لە کەرتی گشتی چ لە کەرتی تایبەت ئەوترێت لە کەرتی گشتی حکوومەت هیچ پرۆژەیەک ناتوانێت تاوکە لەبەرە و بارە اقتصادە قورسەی کە لەسەر شانێتی ئەمە لەمایە شکستیەنەوە لە کەرتی تایبەتدا دەوترێت زۆرینەی ئەو کۆمپانیانەی کە کەرتی تایبەتیان پێڵە سوورێت ناوێرن پرۆژە بکەن لەبەرەوەی پارە شک نابن لەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بیان داتێت و خۆشیان ترسیان هەیە ناوچەکە جێهێڵن ینی ئەمە چ شوناسێک هەڵەگرێ ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چی بێ کە کەرتی تایبەت هان بدە لە لای تریشەوە ئەوتێت کەرتە تایبەتەکان ئەبێ نزیک بێ لە بەرپرسانی حکوومەتە اونجا ئیشێکیشیان پێدرێ ینی ئەمە لە حکوومەتێکی تەواو پێناسەکراوی اقتصادیە ئەمە جێ بێتەوە؟ بەتەکید نە چونکە ئەوەی لە اقتصادا دەتوانی مەسەلەن پشتی پێبەستی ئەوەی لە ڕووی ئیستثمارەوە کە تۆ باسەکەی مەسەلەن کەرتی تایبەت بتوانی ئیستثمار بکات شەریکاتی مەحەلی بێ ناوخۆیی بێت ئەوەی دەرەوە بێ چونکە ئەوەی ینی دەبێت ئەوە بزانین ئەوەی دەیەت پارە دەیەختە بازار دەیخیتە پرۆژە بۆ ئەوەی کە قازانج بکە ئەگەر تۆ تەواو دڵنیان نەبی لەوەی کە لایەنی کەم سەروەتەکەی خۆی ڕەسمالەکەی خۆی بۆ دەگەڕێتەوە ئیتر چۆن ئامادە ئەبێ پارێکی خۆی بخاتە نێو پرۆژەیە کە
کۆتاییەکەی لێ دیار نەبی لەبەرەوە شتێک هەیە لە اقتصاد ئەویش بریتە لە ئەمن ئەگەر ئەمن نەبوو اقتصاد نابێ لە هەر شوێنێک ئەمن نەبوو اقتصاد نابێ ئەگەر لە کوردستانیش ئەو متمانە و ئەو سیقەی کە پێویستە بگەڕێتەوە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەت ئەگەر ئەمە بەرجەستە نەبێ شەریکاتی یان کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی بڵێن ناتوانێت دەوری خۆی ببینێت ئەمە خاڵێکی دووەم ئەوەی کە بەعکسی شەفافیت چەند بنەمایەکی هەیە یان بۆ مستەڵەحی شەفافیت دانراوە بۆ ئەوی بەگشت چەند شتێکدا دابچیتەوە ئەوەی لە کوردستان من بەڕاستی هەستی پێ ئەەکەم لەوانەیە ڕیشوەکەم بێ وەکو ڕیشوە بەڵام شتێک هەیە بە عەرەبی پێدەگوترێتە تەڕەبح من الوظيفة يعني من العمل الوظيفي ئەوەیە کە لە پشتی وەزیفە بازرگانی دەکرێت واتە بەو پیشەی کە مدیرێک یان بەڕێوەبەرێک هەیەی لە پشتیەوە بازرگانی بە پیشەکەی خۆی دەکا واتە ئەگەر ڕوونتر بڵێم لەوانەیە ڕیشوە بۆ ئەو بدرێت کە شتێکی ناقانونی بکرێتە قانونی ئەمە من بەش بە حاڵی خۆم بەکەمی دەبینم یعنی لەوانەیە وەکو حاڵەت بێ بەڵام ئەوەی تێر کە پێی دەگوترێت تەڕەبح من العمل الوظيفي واتە قازانسکردن لە پشت ئەو پیشەی کە هەیەی ئەمە دیاردەیە لە جێگای خۆی واتە لە نێو ئەو ژینگەی کە ئەم کاروباری تێدا هەڵدەسوڕێ ئەمە دیاردەیە حاڵەت نییە یعنی هەمووی بۆ نمونە ئەگەر مەشروعێک هەبێ منافەسەی لەسەر بێ سێ شەریکات منافەسەی لەسەر بکەن لەوانەیە بە حکمی ئەو هەدیەی کە دەدرێتە بەڕێوەبەرێک یان ئەو لیژنەی کە بڕیار لەسەر پێدانی تەندەری ئەم پرۆژێ دەدات لەوانەیە بە پێدانی هەدیەک ئەمە بە بەرژەوەندی شەریکێک بشکێتەوە ئەمەش لە زمانی اقتصادا پێگوترێ قازانسکردن لە پشتی پیشەکەیەوە لەبەرەوە مەحاڵەتێکە مەبەستمەوە بیبەسمەوە بە وەڵامی کە پێویستە بدرێتەوە جەنابێت ئەوەی و حاڵەتێک کە لە کوردستانە هەیە ڕێک ئەوەیە کە دژی بنەماکانی بزنسێکی سەرکەوتووە اقتصادێکی سەرکەوتووە یعنی شەریکە ناتوانێت خۆی بخاتە نێو ینی بارودۆخێک کە نەزانێت دوجار بە قازانجی دەشکێتەوە یان بە زەریری دەکێشێتەوە بەڵێ مجازەفە هەیە لە ئیشدا بەڵام مجازەفە حدێکی هەیە حدودێکی هەیە ناکرێتەوە مجازەفە بە هەموو ڕەسمالی خۆتەوە بکەی لە شوێنێک کە ئەمنی نەبێت چونکە ئەمن هەر ئەوە نییە تۆ لە شوێنێک پرۆژە بکەیت کە شەڕ و ئاژاوای لێبی نەخێر ئەمن پەیوەندی بەوەشەوە هەیە کە لە ڕووی یاساییەوە مافەکانت پارێزراو بن و بتوانی بەلایانی کەم لە ڕووی یاساییەوە شەڕی خۆت بکەی و گەمەکە ئەگەر بەپێی یاسا لە بەرژەوەندی تۆ بوو بیبیتەوە زۆر باشە لەبەرەوەی لە کوردستان دەگوزارێ حاڵەتێکی ناتەبیعیە و ئومێ دەکەم کە ئەم حاڵەتە ناتەبیعیە بەرەواژوو بکرێتەوە سەرسیکەی خۆی چونکە ئەوەی کە هەیە نەخزمەت بە حکوومەت دەکات و نەخزمەت بە تاکی هاوڵاتیانی کوردستانی شەکە مەش حاڵەتێک نییە تەنها لە کوردستان هەبێ بەڵکو لە تاوی عێراق ئەم ژینگە ئابووریەی کە خۆی سەپاندووە وجودی هەیە لە هەر بستێکی خاکی عێراقدا زۆر باشە کەواتە ئەم حاڵەت مەترسیدارە لە هەرێمی کوردستان بەدیەکرێ من هەر لەم بەرنامەی خۆمە ینی بەرپرسانی هەرێمی کوردستان ینی و کارێکی وان کردووە کە ینی بانکەکان سیقەی نەمێنە لە لای وەبەرهێنەر لە لای کۆمپانیا بیانیەکان ئەمەش وای کردووە پرسی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان پرسێکی دواکەوتوو بێت ینی حاڵەتی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان نەکرێت چونکە ئێستا ئێمە بینین لە پارێزگایکی وەکو سلێمانی بانکی ئەهلی بەو شێوەیە ئیش ناکرێت یاخود ڕەبتی نێودەوڵەتی نییە بانکەکانمان تا چەند وەبەرهێنانیش ینی خاڵی سەرەکی ئابوورێکی بەهێزی وڵات دادەنرێت بەڵام ئەم وەبەرهێنانەی هەرێمی کوردستان تا چەند کاریگەری دروست کردووە ئەو وەبەرهێنانەی کە لە کوردستان هەیە بەڕاستی وەکو شتەکانی تر ینی ئومێد دەکەم بخرێتەوە سەر حاڵەتی تەبیعی خۆی چونکە خۆی کە پرۆژە دەدرێت لەسەر چەند بنەمایەک دەدرێت لەسەر ئەو بنەمایانە ئیتر ئەو شەریکە ئەو کۆمپانیایی کە دێتە پێش تەندەرەکەی پێدەدرێەوە تەندەرەکە دەباتەوە بەڵام خۆی بێمتمانەیی تەنها پەیوەندی بە بانکەکانەوە نییە و تەنها دەتوانین لە کۆی گشتی بڵێن پەیوەندی بە خودی حکوومەتی هەرێمەوە هەیە یا پەیوەندی بە حکوومەتەوە هەیە بەگشتی لەبەر ئەوەی بانکەکان کە متمانەیان نییە یانیش با بڵێن ئەو ڕەبتە دەولیان نییە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە حکوومەت ئەبێ
هەوڵ بدا هەم بانکەکانی هەم لە ڕێی دادگاکانی چونکە ئەمە تەنها پەیوەندی بە بانکەوە نییە بەڵکو لە ڕوویەکەوە پەیوەندیشی بە دادگاوە هەیە ئەگەر دادگا سەروەری خۆی بپارێزێەوە بتوانانی حکومێکی بێلایەنە لە بینی دوو کەس بدا یان دوو شەریکەیان حتا حکوومەت لەگەڵ کەرتی تایبەت بدا و بەپێی یاسا لەگەڵیان کار بکاتی تر زمانێکت بێت بۆ ئەو مستەسمیرەی کە لە دەرەوە دێت یان لە ناوخۆ پارێکی زۆری هەیە ڕەنگە لە دەرەوە بیهێنێتەوە کوردستان ئیشی تێدا بکە بە مەرجێک کە یاسا پشتی بێت پژگیری بکە لەوەی کە سبەی ئەگەر هات و کێشێکی بۆ دروست بوو بتوانانی مافەکەی بۆ بجێڕێتەوە ئەمە لەلایەکی تر بانکەکان ینی پێم وایە ئەو قووەتە اقتصادیان نییە کە بتوانن ینی پرۆژەی گەورە لە کوردستان ئەگەر هەشیان بێ مناڵێم نیتیان بەڵام دیسان دەڵێم ئەو متمانەیە لای بانکەکانیش نییە کە بتوانن پارەیەکی زۆر تەرخان بکەن بۆ ئەو خەڵکانەی بۆ ئەو شەریکانەی کە دەیانوێت پرۆژەی گەورە دروست بکەن یان پرۆژەی گەورە دەست پێ بکەن کە ئەوە نەبوو ینی لە بینی دوو کەوانەدا هەمووی ئەساسەکەی بێمتمانەیە بێمتمانەی لە هەموو بوارێکدا کە متمانە نەبوو واتە ئەمن نەبوو کە ئەمن نەبوو ئەمنی اقتصاد کە هیچ شەریکەیەک هیچ بزنسمانێک تاجرێک ناتوانێت ئەو سەرمایە کە بە چەندین ساڵ کۆی کردوێتەوە لە بینی شەو و ڕۆژێکدا لە دەستی بچێ بە تەماحی قازانجێکی زۆر چونکە ئەم قازانجە دوجار دەبێتە شتێکی خیاڵی بۆی بەڵام ئەگەر متمانە هەبوو هەموو ئەو لایەنانەی پەیوەندیان بە بژانەوەی ئابووری وڵاتەوە هەیە هەموو ئەو لایەنانەی کە پەیوەندیان بە پرۆسەی ئیسtismار و بەرهێنان هەیە لە کوردستان دەوری خۆیاندی لەوەی کە پرۆسەکە بە شێوەیەکی تەندروست بهێڵنەوە دوجار مستەسمیر بە قازانجێکی ئەمیش بێ دێتە ناو پرۆسەکە بەڵام ئەگەر بە قازانجی زۆری شەوەی بە بەڵام ئەمنی نەبێ ئەمانی نەبێ متمانەی نەبێ ئیتر کەس ئامادە نابێت لەوەی کە پرۆژەی ئیسtismاری بکە کە پرۆژەی ئیسtismاریش نەبوو ئیتر ئەمە لایەنێکی هەرە گرنگی دەوڵەتە و حکوومەتە بەوەی ناتوانێت دەخلێکی وای پەیدا ببێ کە وەک باسم کرد دەخلەکەی زیاتر بێ لە ئینفاق واتە داهاتی زیاتر بێ لە خەرجی ئەمە لایەنێکی هەرە سەرچیە بەڵام کەم تەرخەمی حکوومەت من لەوەیە بینم کە تاکو ئێستا تەنها پشتی بەنەوت بەستووە لەبەرەوە خەمی نەخواردەوە کە زمانی وەی بکە ڕاستە لە ڕووی قانونەوە تا حدێکی زۆر باش بەرەو پێشچوونی بخۆدیتەوە زۆر باشە ماسە بارام قسە لەسەرەوەکەین بۆچی حکوومەت یاریمی کوردستان کەرتەکانی تر ئیهمالەکە بەڵام بەر لەوەی ئەو پرسیارت ئاڕاستە بکەم بۆچی ینی ماسە بەهرام 27 ساڵە ئێمە خۆمان حکمی خۆمانەکەین کورد خۆی دەوڵەتدارەتی خۆیەکات بە شێوەیەک لە شێوەکانە وترێت ئەگەر سەر بەخۆش نەبوو بین دەوڵەتێک وین لە ناو دەوڵەتێکی ترە ینی لە ماوەی 27 ساڵەوەکە و نمونەی تو هێناتەوە لە مالیزیا بە نمونە وەرگرین تەکانێکی باش ڕۆشتە پێشەوە لە ڕووی لە ماوەی 27 ساڵی گۆڕانکاری اقتصادی ئەو وڵاتەیە بۆچی ئێمە لە ماوەی 27 ساڵە تازە بە تازە پاشەکەوتی موچە خۆرانی خۆمان پاشەکەوتەکەین 50 ڕۆژ 60 ڕۆژ جارێک موچە ئەدەین ئایا جیاوازیەکە لە چیایە جیاوازیەکەوەی کە ینی بیۆگرافیا و جوگرافیای هەرێمی کوردستان لەبار نییە بۆ اقتصادێکی بەهێز یاخود نەخێر ئێمە پێویستمان بە عەقڵێتێکی وەکو مالیزیەکەیە پرسیارەکە زۆر لە جێگای خۆیەتی لەبەرەوە ئەگەر ئێمە وەکو جوگرافیای سیاسی باس بکەین ڕاستە لە ڕووی نەتەوەیی و قەومیەوە ئێمە دەورە دراوین بە خەڵکێک کە ناحەزی ئێمەیە بەڵام من هەر بەرواردێک بکەم لە بینی کوردستان هەرێمی کوردستان و با بڵێین مەرکەز بەغدا و ناوەڕاست و باشوور ئێمە لە 27 ساڵی ڕابردوو تۆزێک بێمە دواوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس دوای ئەو گۆڕانکاری سیاسی کە لە عێراقدا ڕوویدا ئێمە دەماتوانی ببینە سەرچاوەیەک بۆ هەموو عێراق لە هەموو لایەنەکانەوە لە جاتی ئەوەی کە ئەو هەموو کارگە و ئەو هەموو مەوادەی کە لە تورکیا و ئێرانەوە بۆماندێ ئێمە دەماتوانی ئەو پارە و ئەو هەموو داهاتەی کە دەهاتە دەستمان لێرانە بنیەی تحتی خۆمان لە ڕووی اقتصادیەوە پێدا بمەزرین و دوجار ببینە کارتێکیش بۆ هەموو عێراق و ببینە سەرچاوێکی باشیش بۆ هاوردەکردنی کەلوپەلەکانمان بۆ هەموو عێراق بەڵام کە ئەوە نەکرایە بە ئەکید پەیوەندی بە جوگرافیاوە نیە بە ئەکید ئەمە هەکۆمەڵێک شتمان هەبووە کەمان دەمانتوانی بیکەین بەڵام نەمان کرد پەیوەندی بەو عەقڵیەتەوە هەیە کە لە جەستەی یەک بێکی ئێمەدا هەیە لەبەرەوە ئەوەندەی ئێمە خەریکی ئەوە بووین کە
خۆمان فەرزکەین یان یەکتر بشکێنین ئەوەندە خەریکی ئەوە نەبووین کە بەڕاستی بنیادی ئابوووریەکی بەهێز بنین لەبەرەوە دەتوانم بڵێم بە پوختی پەیوەندی بە عەقڵیەتی یان بە بیرکردنەوەی ئێمەوە هەیە ئێمە لە ڕووی ئابووریەوە نەمانتوانی پلانێکی سەرکەوتومان هەبێ هەر بۆ نمونە مالیزیا بەچی پێشکەوت خۆ لە 57ەوە تا 69 ئەو پلانەی داینابوو تەنها 4 شتی کرد کە وڵاتەکەی لە کارەساتێکی با بڵێین زۆرەوە ڕزگار کرد و بەرەو تەرفیەکی زۆری برد بەرەو خۆشگوزەرانێکی زۆری برد ئەوەی مالیزیا ڕزگار کرد تەنها 4 شت بوو یەکەمیان بریتی بوو لەوەی کە بووە یەکەمی سەر ئاستی جیهان لە ڕووی لە هەناردەکردنی زەیتی خورما و لە ڕووی دارەوە و لە ڕووی دار و زەیتی خورما و سەندیر و مادەیەکی تر ئەو 4 شتانە بوونە هۆی ئەوەی کە مالیزیا بە تەواوی ڕزگار ببێ و پلانی ئەوە دامدرێت کە بچیتە بەشی دووەمی پلانەکەی خۆی واتە بەشی دووەمی پلانە ئابوووریەکەی بەکاربێنێت کە ئەویش لە هەفتاوە دەستی پێکردانەوە مەبەستم ئەوەیە بڵێم تەنها بە هاوردەکردنی بە هەناردەکردنی عەفوو بە هەناردەکردنی 4 مادەی ناوخۆی وڵاتەکەی توانی ئابووری وڵاتەکەی بگۆڕێ بۆیە ئەگەر پلان هەبوو ئەگەر دیاسەیەکی باش هەبوو و زائیدەن لە پشتی ئەوانەشەوە دڵسۆزیەکی باش هەبوو بە تەئکید ئابووری هەر وڵاتێکە تۆ بتێوە ڕزگاری پێ ڕزگاری ئەەکەی ڕەنگە نەگاتەوە تەموحی کە ئێمە هەیتمان ئەگەر پێداویستیەکان وەکو پێویست نەبوون بەڵام بە دڵنیاییەوە لە خراپەوە بەرەو باش دەچین ئەگەر باشیش بووین لە باشەوە بەرەو باشتر ئەچین بۆیە ئەوەی پەیوەندی بە پەرەنەسەندنی ئابووری هەرێمی کوردستانەوە هەیە زیاتر مەسەلەی پلانە قسە زۆر لەسەر ئەوە هەیە پێش ئەو قەیرانە دارایی کە ڕوو بدا ئەو کە ڕووی لە حکوومەتی هەرێمی کوردستان کرد دەبینین پرۆژەی زۆر باش کرا بنمونە و سلفانەی کە بوونەوە لە ڕووی زراعیەوە لە ڕووی عەقاریەوە تا ئەو پارەی کە سەرف کرا بۆ تواناسازی ینی لە هەموو لایەنەکانەوە پارە سەرف کرا بەڵام بەدڵنیاییەوە پارە سەرفکردنە پلانێکی هیچ پلانی لە پشتەوە نەبوو بۆ پلانی لە پشتەوە نەبوو لەبەر ئەوەی کە پارە درا بە فەلاحەکان بۆ ئەوی باغ و باغاتیان دروست ببێ و بتوانن پرۆژەی زراعی گەورە دروست بکەن پارەیان پێدرا بەڵام فێری ئەم فەلاحانە نەکرا لەگەڵ ڕێزم کە بتوانن ئەو باغی کە لێ بەو پارەیە دروستیەکەم بتوانن چۆن نەجاحەتی بێنن ینی پێشەوەی بینە سەر مارکتینگ و بە بازارکردن ینی قسە لەسەر ئەوە نەکەین کە بڕین کاڵای ئێرانی یان تورکی لەوەی خۆماڵی هەرزانتر دێتە بازار و لەبەرەوە بازاری نا بەشێکی زۆریان ئەوانەی کە من دیراسم لەسەری کردووە ئەسڵەن لە وەرگرتنی ئەو بڕەپارەی کە وەریانگر بۆ دروستکردنی ئەو باغ و بێستانانەی کە بڕیاریان لێدا بوو نەیانتوانی سەرکەوتوو بن واتە نەیانتوانی ئەسڵەن بگاتە حەدیەوەی کە ئینتاجیشی هەبێ بۆ ئەگەر بنمونە هەر وڵاتێکی دیراوسێوەکو ئێران وەری بگرین دەبینین کابرا کە دەچی باغێک لێدا پێشتر خاکەکەی فەحسەکە بزانی بۆچی دارێک دەگونجێ بۆچی ناگونجێ بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هات پارەیەکی زۆری بەسەر ئەم خەڵکەدا دابەش کرد بەبێ ئەوەی پێیان بڵێ چۆن بتوانن ئەم دینارەی کە پێیان دەدا بیکەنە 2 دینار ئەم هەزاریە پێیان دەدا بیکەن بە 2000 بۆیە بە پلانی مەدروست نەبووە بە ئەکید ئەمەش دیسانەوە دەڵم پەیوەندی بەو عەقڵیەتە ئابووریەوە هەیە کە پلانی ئەوەی داناوە تاکو ئێستا حکوومەتی هەرێم لە ڕووی ئابووریەوە لەسەری بڕوات بۆیە قسە زۆرە لەسەرەوەی کە ئێمە چۆن بتوانین ئەم عەقڵیەتە بگۆڕین بەڵام دڵنیاشم پێشنیاری گونجا و چاک هەر زۆرە بۆیە عیبرەت لەوە نییە ئێمە پێشنیارکەین عیبرەت لەوەیە کە ئەوەی کە خۆشیان دەیزانن ئەوانەی کە بڕیار بەدەستن بتوان ئەو بەرنامەی کە هەیە بە جوانی جێبەجێ بکەن و دیراسەی بکەن بۆ ئەوەی ئەم پارەی کە دەدرێت و ئەم پارەی کە خەرج ئەکرێت لە ڕووی دروستکردنی بنیەی تەحتی اقتصادی جێگای خۆی بگرێت نەکە ئەوەکو ئەوەی کە لە ڕابردوو کراوە کە بە هیچ شێوەیەک بەڕاستی خزمەتی بەژێرخانی ئابووری هەرێمی کوردستان نەکرد بگرە ئەوانەی کە وەک باسم کرد ئەو پرۆژانەشیان کردن و سلفانەشیان وەرن بەشێکی زۆریان ئێستا تووشی قەرزداری بوونە قەرزداری حکوومەتن و پرۆژەکانیشیان فەشەلی هێناوە لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی فێری ماسی خواردنیان بکات دەبوایە فێری ئێمە بەگشتی ئێمەی فێری ماسی گرتنی کردبووایە ئەو پارەی کە قسەکەش بەمانای ئەوە نەیە کە ئەمە حکوومەت نییە لەوەی پارە بەسەر خەڵکیدا پارەکە هی خەڵکەوە بێ بۆ خەڵک بگەڕێتەوە بەڵام ئەرکەکەی لەوە کۆتایی نایە بەڵکو ئەرکەکە لەوە قورسترە و لەوەش گەورەترا بێ فێری ئەو خەڵکەش بکا کە وعی
ئیشکردنی هەبێت چۆن ئیش بکات چۆن ئەم پارە خەرج بکات لەو پرۆژەی کە ئەو دەیەوێت دروستی بکات یان بنیاتی بنێ بۆ ئەوی بیانی هەم خۆی وەکو تاکە کەس و هاوڵاتی ئیسفادەی لێ بکات مش حکوومەت وەکو خۆی بتوانێت بە پێی حەزمەکەی ئیسفادەی لێ بکات و بیکاتە سەرچاوەیەکی داهاتی خۆی. زۆر باشە ماسا بارەم ینی پێشتر ویستمە و پرسیارە بکەم کە بۆچی هەرێمی کوردستان پشت بە یەک کەرتە بەستێ بۆچی فرە سەرچاوەیی دەستخستنی داهاتی وڵاتەکەی خۆی پژوێ خستووە کەرتەکانی تری بۆ ئیهمال کردووە بۆ ئەبێ ئیهمالیکە بۆ بژانەوە ناکات ئایا مڵکێتی حکومڕانی مڵکێتێکی حکومڕانیەکی ڕەشید نییە تەنها دەوڵەمەندکردنی چەند حیزبێکە و هیچی تر ئەگەر پلانی حکومڕانی پلانێکی بەم شێوازە نییە کە لە هەرێمی کوردستان وەکو پسپۆڕانی ئابووری ئاماژەی پێکەن هۆکارەکە چیە کە حکوومەت کەرتەکانی تری ئیهمال کردووە فەرامۆش کردووە؟ وەڵاهی تاوان باشتر وایە ئەم پرسیارە ئاراسی حکوومەت خۆی بکرێت چونکە کەسێکە ئیشێکەکە ینی خۆشی دەزانێت بۆچی دەکا بەڵام ئەوەی کە دەمینێت ئەوەی کە قسەی لەسەر بکەین ئێمە بەڕاستی ئەو سیاسەتە ئابووری کە تجیراوەتە بەر تاکوی ئێستا سیاسەتێکی زۆر زۆر هەڵە بووە لە ڕووی ئابووریەوە ینی تۆ نەک لە کەسێکی پسپۆر و شارەزابی پرسی حتا لە کەسێک لە خۆشیان بپرسیدان بەو حەقەدانێن کە ئەمە سیاسەتێکی ناتەندروست بۆ لە ڕووی ئابووریەوە جێبەجێکراوە لەبەرەوە ئێمە ناتوانین لە پای یەکەم سەرکەوین بۆ بەرزترین پایە بێ هەموو شت هەنگاو بە هەنگاوە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان تاکو ئێستا یەکسەر لە پای یەکەم چووە سەر ئابووری سربەخۆ ئابووری سربەخۆ هەروە شتێکی ئاسانی ئێمە بتوانین بە دوو قسەی ئەلانی کەینەوە بڕین ئابووری سربەخۆ ئابووری سربەخۆ بەوە دروستە بێت کە ئێمە بتوانین لەناو خودی خۆماندا لە وڵاتی خۆمانە کە فعلەن ئابووری سربەخۆمان هەبێت نەک بۆ هەموو شتێک پشت بە دەرەوە ببەستین بۆیە ئەو سیاسەتەی کە حکوومەت گرتوویە بەر بە دانپێدانانی خۆشیان کە سیاسەتێکی ئابووریانەی هەڵە بووە بەڵام دەکرێت بڵین چۆن چارەسەر بکرێت چارەسەریەکانی شڕون و ئاشکران بەوە گۆڕێ بەڕاستی عقلیەتی ئابووری یان سیاسەتی ئابووری لە هەرێمی کوردستان تەکانێک بخۆیەوە ببینێ گۆڕانکاریەک بخۆی ببینێ ئەو هەڵانی ڕابردوو کە کراون ڕاست بکرێنەوە زائیدەنەوەشی کە شتی باشتر و چاکتریشی بخرێتە سەر بۆیە ینی پرسیارکردن دەربارەی ڕابردوو پێم وایە وەڵامەکەی ڕوون و ئاشکرا لای تاک بە تاکی هاوڵاتیان کە ئەو سیاسەتەی کە لە پێشوودا گیراوەتە بەر بەڕاستی سیاسەتێکی با بڵێن زیاتر ئابووریەکی شەخسانەی دروست کردووە تا کۆمەڵە کەسێک تێدا زەنگین بوون دەوڵەمەند بوون بەڵام زەنگینی ئەم کۆمەڵە کەسە هیچی لە اقتصادی قومی و اقتصادی وڵات نەگۆڕی و هیچیش ناگۆڕی بە دڵنیاییەوە بەڵکو ئەگەر بێت و اقتصادی وڵات بە قووەت بێت یادا هەمومان سەرکەوتو ئەبین بە هەموو لایەنێکەوە بە هەموو تاک بە تاکی خەڵکی کوردستانەوە بۆیە ئەوەی کە پێویستە قسەی لەسەر بکەین ئەوەیە گۆڕانکاری لە عقلیەتی ئیداری اقتصادی خۆمانە بکەین ئەگەر ئەوە نەکرێ بە دڵنیاییەوە گۆڕانکاری ڕوونادا و ئەگەر گۆڕانکاریش ڕوونادا بە دڵنیاییەوە هەر لەوە ئەمێنینەوە کە تێیداین ئێستا بەمەش نەتیجەیەکی باش بەردەستە نابێت. زۆر باشە لەم تەوەرەیە ماوەسا بەهرام ئەمەوێ بپرسم پشتبەستن بە سەرچاو مرۆییەکان تا چەند گرنگە بۆی کە ئابووریەکی بەهێزە بێ وەکو هێزی کار هەرێمی کوردستان ئێمە فەرمانبەرێکی زۆرمان هەیە و بەڵام کار نییە ینی زۆرینەی فەرمانگەکانە چی فەرمانبەرێکی زۆر هەیە و کارێکی ئەو تۆژ نییە ینی وەکو مستەڵەحێکە لە ماوەیەدا دروست بوو لە ماوەکانی ڕابردوودا بندیوارێکی زۆر کارێکی کەم لە هەرێمێکی ئاو بچووکدا و هەموو دامەزراندنە بە لێشاوە تا چەند کاریگەری لەسەر ئابووری هەرێمی کوردستان کرد دەستی کاری حەقیقی تا چەند ڕۆڵی هەیە لە بەهێزکردنی ئابووریدا. کاک سالار خۆی اقتصاد ئەگەر تۆ بتەوێ اقتصادێکی بەهێزت هەبێت ئەبێت اقتصاد وەکو خۆی تەماشا بکەی اقتصاد زنجیرە ینی ئەوە نییە تۆ بتوانانی لە لایەنێک پێشکەوی لایەنێک دوا بکەوی اقتصاد ئەگەر بەهێز بوو هەمووی بەهێزەبی پێکەوە ئەگەر اقتصادی دەوڵەت و حکوومەت بەهێز بوو دەستی کاریش حتمما دەوری خۆیە بینێ بەڵام من نمونونێکم بۆ تۆ هێناوە دەستی کار چۆنە ینی دەستی کار ئەوە نییە تۆ
ئەگەر یابان بنمونە وەرگین تاوان ئەم ئەزمە دارایی و ئابووری کە هەرێمی کوردستان پێی تێپەڕ بووە بە ئەکیدی و هەموو وڵاتان پێی تێپەڕ بوون بەڵام هەیە زوو خەبەری بۆتەوە پلانی داناوە بۆی دەربازبی و هەشتا درنگ خەبەری بۆتەوە هەشتا هەر خەبەری نابێتەوە تا دوایی لەسەری دەڕوە ئەمە پەیوەندی بە حکوومەتەکانەوە هەیە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ من دەمەوێت لەبارەی دەستی کاریان ئەوەی بەعربی پێ دەگوترێ ئەلیەد العامیلە ئەگەر لەبارەی ئەوە قسەت لۆ یەک قسە بە یەکیان یەک نمونە بێنمەوە یابان بەم شێوەی ئێستا بێکاری ڕووی تێ کرد و تووشی ئەزمەیەکی بێکاری گەورە بوو بەڵام یابان هەڵنەستا پارە تەوزیعکا بەسەر خەڵکدا یابان هەستا فێری ئەوەی کردن کە بتوانێت ئەو خەڵکە لەسەر پێی خۆی بوەستێ و خودی خۆی ببیتە سەرچاوەیەک بۆ ینی سەرچاوی داهات هەم بۆ خۆی و هەم بۆ حکوومەتیش هەستا لە ڕێی عملیەکی دەست پێکرد بە ناوی وشیارکردنەوە یان ڕۆشنبیری دەستی کار ڕۆشنبیری دەستی کار بەو مانایی کە هەوڵیدا ئەو خەڵکە فێری ئەوە بکە کە چۆن کار بکە و چۆن داهات پەیدا بکە لەبەرەوە بەڵێ بە تەکید ئەوەی لە کوردستان گوزەرا هیچ ینی پەیوەندی بەوە نەبوو کە ڕۆشنبیریەک هەبێت لایەن ئەو تاکانە هەموویان تاکە سەرچاویان حکوومەت بوو لەبەرەوە حکوومەت کە تووشی فەشەلی ئیدارایی بوو ئیتر ئەم تاکانەی کە لە کۆمەلگاش تاکە سەرچاویان حکوومەتی هەرێن بۆ ئەوانیش تووشی ئەم قەیرانە بوون خۆ ئەگەر بێت و ئەم تاکانە لە جێگای خۆیان سەرچاوی دارایی فرەجۆریان هەبووە یان زیاتر لە سەرچاوەیەک دارایی پشتیان پێ بەست وایە یعنی داهاتەکە یان پشت بەستنیان تەنها بەو داهاتە نەبووە کە لە ڕێگای حکوومەتەوە وەکو موچە پێیان دەدرا بە تەکید ئەو قەیرانەی تووشی بووین ئەگەر تووشیشی بووین بەو شێوە تووشی نەدەبووین کە بووین لەبەرەوە فعلەن کە هەمومان دەزانین کە حکوومەت تووشی قەیرانی دارایی بوو تێکڕای خەڵک تووشی قەیرانی دارایی بوو بازاڕەکان هەمووی تووشی قەیرانی دارایی بوون بە شێوەی گشتی بازار ڕووی لە وەستان کرد تا لای زالیش ئێستاش ئەو حرەکە ئابووری و تیزاریە کە پێویستە لەناو بازاڕەکاندا هەبیبوونی نییە هەمووی ئەگەڕێتەوە سەر یەک نقطە ئەویش پەیوەندی بەوەیە کە حکوومەت وەکو خۆی تەنها پشتی بە یەک تاکە سەرچاوی داهات بەست و لە دەرەنجام هاوڵاتیانیشی فێری ئەوە کرد کە تەنها پشت بە تاکە سەرچاوەیەک ببەستن بۆ حکوومەت نەوت بوو بۆ خەڵکەکەش حکوومەت بوو لە دوجار هەمویان پێکەوە تووشی فەشەل بوون لەبەرەوە من ئەو قسەم دووبارە ئەکەمەوە کە اقتصاد لە ڕووی زانستیەوە وەکو زنجیرێکە گەرێمە تەماشای یعنی خاڵی یەکەم لەگەڵ خاڵی کۆتایی هەمووی وابەستەی یەکە ئێمە ناتوانین بڵین کەرتێک بەهێزە بەبێ کەرتێکی تر ناتوانین بڵین دەستی کار لە کوردستان بەهێزە و دەتوانێت حکوومەت ڕاست بکاتەوە گەر حکوومەت خۆی ڕاست نکاتەوە ئەوانە هەمووی وابەستەی یەکترن ئەگەر حکوومەت بەهێز نەبێ هەلیکاریش دروست نابێ ئەگەر هەلیکار دروست نەبێ حکوومەتیش بەهێز نابێ لەبەرەوەم پێویستی بە پلانێکی مەدروست هەیە پێویستی بە ئیرادەیەکی باش هەیە و پێویستی بە خەمخۆری و دڵسۆزیەکی زۆر باشیش هەیە ئەگەر ئەمانە هەبوون بە دڵنیاییەوە ئەم زنجیرە دروستە بوو و ئابووریەکی بەهێزیش دروستە بێت زۆر باشە ئەمەوێت لەم تەوەرەدا لە چەند خولەکێکدا ماوەسا قسە بکەین لەبارەی کۆبوونەوەی G20 کۆبوونەوەی G20 دەوترێت هەمیشە کاریگەری لەسەر نەخشەی ئابووری جیهانی دانێت ئەم کۆبوونەوانەی چەند ڕۆژی ڕابردوو کە ئەنجام درا خوێنەوەی بەڕێزت چییە لەو بارەوە؟ خۆی ئەمە ڕاستێکی حاشا هەڵنەگرە لەبەرەوەی گەر تەماشای کۆمەڵەی G20 بکەین G20 پێکاتووە لە با بڵێن بە قووەترین ئەو وڵاتانەی کە لە ڕووی اقتصادەوە هەیمەنەیان هەیە بەسەر جیهاندا یعنی G20 کە لە 19 ئەندام پێک دێ و زائیدەن سندوقی نەقدی دەولی و یەکێتی ئەوروپا ئەمانە لە ڕووی اقتصادەوە لە ڕووی تیجارەتەوە سەدا هەشتای جیهان پێک دێنن و لە ڕووی کشت و کاڵەوە سەدایە 60 کشت و کاڵی جیهان بەدەستی کۆمەڵی G20ەوە هەیە لەبەرەوە گەر بڵێن کاریگەری نییە کاریگەری زۆرە بەڵام ئەوەندەشی کە ئەوانە لە دوو بە دوای بەرژەوەندی وڵاتەکانیان ئەگەڕێن بە دوای مەساڵحی مشتەرەکە ئەگەڕێن ئەوەندە خەمی اقتصادی جیهانیان نییە وەکو جیهان ینی هەمووی بە دوای ئەوە گەڕێن کە اقتصادی خۆیان چۆن بەهێزترە و یان ئەوەی کە هەیە وەکو خۆی ڕای بگرن لەبەرەوە G20 فعلا کاریگەری هەیە بەڵام
جیبیست وەکو ڕێکخراوێکە ڕسمی نیە تا بتوانین مەسەن لەوێن دەرێ پشتی پێ بەسین هەر قەرارێک کە دەربچێ قرارێکی ئیلزامی بێ و لە تەواوی جیهان جێبەجێ بکرێ زیاتر ئاڵوگۆڕکردنی بیر و ڕاکانە زیاتر بە تاوتوێکردنی شتەکانە بەبێ ئەوەی هیچ قرارێکی ئیلزامی لێ دەربچێت لەبەرەوەی جیبیست منەظەمەیەکی ڕسمینیە وەکو باسم کرد بەڵکو زیاتر دەورێکی تەشاوری و ڕاوێژی ئەبینێت و لە بینی خۆیان ئیتفاقات ئەگەر بشیکەن بە شێوەیەکی ئیلزامی نییە لەبەرەوە باسی ئەگەر باسی هەیمەنە بکەین بە تاکید هەیمەنە هەیە لەبەر چۆن ناتوانین بڵێن هەیمەنە هەیە کاتێک کە 19 وڵاتی جیهان کە بەهێزترین ئابووری جیهان دەناسرێن پێکەوە دابنیشن و پێکەوە گفتوگۆی ئابووری جیهان بکەن چۆن ناتوانین بڵێن هەیمەنەی دەبێت کاتێک کە 160 لایەنی کشت و کاڵی جیهان بەدەستی ئەم 19 ئەندامەوەیە کە لەوێ کۆ دەبنەوە و مشاوەڕە و ڕاوێژی ئابووری تەواوی جیهانەکەن بە تاکید ڕنگدانەوەی ئەبێ بەڵام ئەگەر بینە سەر وردیاتەکەی ئەوەندەی ڕنگدانەوەی بەسەر ئابووری خۆیانەوێت لە مەسلحەتی خۆیان شتەکان دەشکێنەوە ئەوەندە پەیوەندی بە وڵاتانەوە نییە کە ئەندام نین لەم کۆمەڵەیە زۆر باشە ئەوترێت کۆمەڵی جیبیست ینی تەنانەت لە ڕێکخراوی ئۆپێکیش ینی قورسایی خۆی هەیە ینی ئۆپێکیش ناتوانێت هەنێ بڕیار هەیە کە لە مەساڵحی ئەم کۆمەڵەیە نین بڕیار بدەن مەسەن ئۆپێک دەتوانێت بەرەمی نەوت کەم کاتەوە نرخی نەوت زیاد بکە بەڵام بۆ ئەمە لە ئۆپێک نابینی نرخی نەوت ناچێتەوە ئاستە بەرزەکەی خۆی خوێندنەوەی بەڕێست خۆی کاک سالار قسە ینی خۆی اقتصاد مەسلحەتی اقتصادی ئەم وڵاتانە پێکەوە ئەبەستێتەوە ینی کاتێک کە وڵاتێک دەکشێتەوە لە شتێک ئەبێ شتێکی دەستکەوێت لە بەرامبەر تا بۆی بێتەوە پێش لەبەرەوە ئۆپێک و جیبیست جیاوازی هەیە لە بەرەوەی میشیان جیاوازە کاریان جیاوازە بەڵام لە کۆتاییەکەی هەردووکیان پەیوەندیان یان با بڵێم هەیمەنە و سەیطەڕەیان هەیە بەسەر ئابووری جیهان لەبەرەوە ئەو وڵاتانەی کە چ لە ئۆپێکن چ لە جیبیستن ئەبێ ڕەچاوی بەرژەوەندی یەکتری بکەن ئەبێ ڕەچاوی ئەو بەرژەوەندی هاوبەشانە بکەن کە لە نێوان ئەواندا ئاڵوگۆڕی پێ دەکرێت لەبەرەوە کاریگەری ئەم ڕێکخراوانە چ جیبیست چ کۆمەڵی جیبیست ئۆپێک ئەوە کاریگەری ئاشکرای خۆیان هەیە لەسەر ئابووری جیهان ئەمە شتێکە کە شاراوە نییە بەڵام ئەوەی کە بڵێن چەندە نزیکایەتیان لە یەکتری هەیە دیارە ئۆپێک ئەوانن کە خاوەن با بڵێن سەروەتی سروشتین خاوەنی نەوتن بەڵام ئەوەی کە جیبیست سامانی سروشتی بەڵێ بەڵام ئەوەی جیبیستەکە قسەکە لەسەر تێکڕای ئابووریە تێکڕای ئابووری نەک کەرتێک بەتەنها لەبەرەوە ئەوان کە کۆ دەبنەوە بڕیار لەسەر تێکڕای ئەو سێکتەرە گشتیانە یان سێکتەرە سەرچیانە دەدەن کە ئەگەر ڕاوێژ بێ ئەگەر بڕیارە ئەگەر هەر شتێکە ئەگەر قسەی لەسەر دەکەن لەسەر ئەو سێکتەرانە قسە دەکەن کە گرنگی خۆیان هەیە بنمونە خۆراک یان یەک لەو هێڵە گشتیانەی کە ئەوان قسەیان لەسەر کردووە لە جیبیست مەسەلەی خۆراک بوو ئاسایشی خۆراک چونکە بۆ لەبەرەوەی ئەوان سەدا وەک باسم کە سەدا شێستی زەویە کشت و کاڵیەکانی جیهان بەدەست ئەو 19 ئەندامەیە کە لە جیبیست ئەندامن لەبەرەوە مەسائیلی خۆراک ئەمنی غیدایی بەدەست ئەوانەوەیە دەتوانن تێکی بدەن دەتوانن چاچی بکەن دەتوانن وەک خۆی ڕابگرن بەڵام ئەوەندەی ئۆپێک دیارە ئیشەکەی چییە ئەوەندەی زیاتر پەیوەندی بە نەوت و بە سامانی سروشتیەوە هەیە ئەوەندە پەیوەندی بە شێوەی گشتی بە لایەنەکانی ترەوە نییە دەبەرەوە کاری ئەوان کارێکی جیاوازە لەوەی کە لە جیبیست ڕوادا زۆر باشە ماوەسا بەهرام وەکو کۆتا پرسیارم ئێمە هەرێمی کوردستان لە ساڵی 2017 لێک پچڕانێک لە نێوان هەرێمی کوردستان و عێراقدا دروست بوو بە حکمی ڕیفراندۆم و ئەو بانگەشانی کە چەند حیزبێک ئەنجامیاندا هەروەها ڕاگەاندنی دارایی سەربەخۆ لە هەرێمی کوردستان ئابووری سەربەخۆ بەڵام ئێستا هەرێمی کوردستان هەموو ئەمانەی سڕیە و لە عێراق نزیک بۆتەوە تە وەزارەت ئەدرێتەوە بە کورد لە حکوومەتی عێراقدا بەشدارە بنەوە تا چەند ئاسۆیەکی ڕوون هەیە بۆ هەڵسانەوەی ئابووری
لە هەرێمی کوردستان یاخود بە کورتتر ئەم پرسیارە بکەم دۆخی ئابووری لە هەرێمی کوردستان و بژێوی هاوڵاتیان چی بەسەر دێ بە خوێندنەوەی بەڕێزت لە ساڵی 2019 ئەگەر بەڕاستی بدوێم لە بابەتەکە خۆی قسەیەک هەیە لە اقتصاد دەڵێ السیاسە والاقتصاد وجهانی لعملة واحدة ئەگەر لایەنی سیاسی و بارودۆخی سیاسی ئارام بوو بە تەکید گەشە سندنی ئابووریش بەردەستە ئەبێ و ئەگەر لایەنی سیاسی ئارام نەبوو واتە بارودۆخی سیاسی لە عێراق و تێکرای عێراق نەک تەنها هەرێمی کوردستان چونکە نابێ ئەوە لە بیرکەین بەهێزبوونی اقتصادی عێراق واتە بەهێزبوونی کوردستانیش لەبەرەوە تا چەند بارودۆخی سیاسی لە عێراق جێگیر بێ ئەوەندە لایەنی اقتصادی وڵات بەرەو پێشەچێ لەبەرەوە پێشبینیکردن بۆ دۆخی ئێستای عێراق بەڕاستی لە ڕووی سیاسیەوە زیاتر دەورە بینێ بۆی بتوانین بزانین ئایا لە ڕووی ئابووریەوە چەندە ینی چەندە بتوانین پێشبینی ئەوە بکەین کە بارودۆخی سیاسی عێراق بەرەو سەقامگیری دەچێت ئەوەندەش دەتوانین بڵین بارودۆخی ئابووری عێراق و هەرێمی کوردستان بەرەو سەقامگیری دەچێت بەڵام لە کۆتاییدا دەمێ بڵێم ئاسۆکان ینی گەشتبینین بەو شتانی کە ڕوئەدەن تاکو و پەیوەندی نێوان هەرێم و بەغدا بەرەو ئاشتی و بەرەو تەبایی بڕوا بە تەکید ئەوەی کە ڕوئەدا شتێکی باشە بێ هەم لە ڕووی ئابووریەوە هەمیش لە هەموو سێکتەرەکانی ژیانی کۆمەڵگاوە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز بەهرام ئەحمەد ماستەر لە ئابووری ئیسلامی لە سودۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوون ماندوومان کردن زۆر سپاس بۆ بەڕێزان ماوەسا بەهرام. بینەرانی ئازیز و خۆشەویست سپاس بۆ ئێوەش تاوەکو ئێستا بینەرمان بوون بەخوای گەورەتان ئەسپێرم کاتێکی خۆش.